ئیمان لە لای ئەهلی سونەت و جەماعەت زیاد دەکات، بەتاعەتی خوا زیاد دەکات، هەتا تۆ زیاتر لە خوا بترسی ئیمانت بەقەوەترە. بەچی زیاد دەکات؟ بەناسینی خوای پەروەردگار، بەوەی کە دەسەڵاتی خوا بزانیت، هەموو عیبادەتەکانە بۆ خوا سەرف بکەی، دان بنی بە هەموو شتانێک کە خوا فەرمانی پێ کردووی، ئەسما و سیفاتی خوا بزانی، تۆ بزانی خوایە گەونە بە دەسەڵات بێت، مەلائیکەیەکی هەبێ لە نەرمایی گوێچکەی وە هەتاوەکو سەر شانەکانی 700 ساڵ ڕێ بێت، ئەبێت ئەم پەروەردگارە خۆی چەنێ بە دەسەڵات بێت. پەروەردگارێک ئەو ئاسمانەی بەبێ کۆڵەکەوە ساندووە، ئەبێ خۆی چەنێ بە دەسەڵات بێت. پەروەردگارێک ئەو هەموو مەخلوقاتەی دروست کردووە پێویستیشی پێیان نییە. ما خەلقکم ولا بەعثکم ئیلا کەنەفس واحیدە. چۆن خوای پەروەردگار نەفسێک دروست بکات و هەر ئەو نەفسەش بمرێنێ، هەموو مەخلوقات بۆ خوای پەروەردگار ئاوایە. دەسەڵاتی خوا بزانین، خوای پەروەردگار دەسەڵاتی زۆرە، بەڵام ئێمە لێ حاڵی نەبووین. قورئان بخوێنین، لە قورئان حاڵی بین. ئەگەر قورئان خوێنیت و ماناکەی نازانیت، خوێنەواری نییە، هەتا ڕادەیەک کابێت جوهدی بۆ بکەی، هەوڵی بۆ بدەی. بەڵام ئەی خوێنیت و هەوڵ نادەی لێ تێبگەی، ئەوە ئەم عەلا قولوب ئەقفالوها، دڵت قوفڵی پێوەیە، بیکەیتەوە باشترە بۆ ئەوەی ئیسفادە لە ئیمانەکەت بکەی. نوێژەکانمان ئەنجام بدەین، ئاگامە لە نوێژەکانمان بێت. کاکە نوێژەکەی قورسە و گیانی قورسە، وئینەها لەکەبیرەة ئیلا عەلی الخاشعین. دیارم کەسە مسلمان نییە بۆیە گیانی قورسە. ئین ئەگەر مسلمان بێت، قد ئەفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. پاشان هەموو ئەعمالێکی خێر بکەین بۆی ئیمانمان زیاد بکە، ذکر بکەین، قورئان بخوێنین، کاری باشان انجام دەین. لە هەمووشی باشتر مجالسة الصالحین، لەگەڵ چاکان و پیاو چاکانە دابنشین. ئیمامی مالیکی کوڕی دینارە فەرمێت ئوحب الصالحین ولست منهم. پیاوچاکانم خۆشەوێت و هەرچەندێ خۆشم پیاوچاک نیم، بەڵکو ئەمەوێت و ئیمامی شافعی فەرمێت بەڵکو ئەوان شەفاعەتێکم بۆ بکەن. ئینسان تێکەڵی ئینسانی باش بوو، دڵەکەشی بەرەو ئیمانە چێ. هەوڵ بدەین ڕۆژانە گۆڕانکاری بکەین، خوێنینەوە، قورئان بخوێنین، نوێژی سونەت بکەین، هەتا ئیمانەکە زیاد بکە. نەک وەکو کۆمەڵێ خەڵک زۆر بەلای و ئاسایەڵێ مایەکە نوێژم نەکردووە، کاژمرێت ئەبێ هەوڵ بدەن زۆرترین کەس نوێژی لەسەر بکاو. بۆچی؟ لەبەرەوەی چیە؟ بۆ بەهەشت. بابە ئەو بەدەستی خۆی مایەک پێش مردنی وازی لە بەهەشت هێناوە، بەچێ چێ بۆ بەهەشت؟ لە لای زانایان یەک نوێژێک بەدەست قەز واز دێبێنی بێدی نەبی، کافرە بی. کەواتە و کەسانەی کە واز لە نوێژەکانیان هەیە، نوێژی بەیانیان ناکەن، ئەوە بیسەرمێن لە ناو ئیسلامانین، لە ناو داری ئیمانانین، بە خۆمان نابچینەوە. ئەم ئیمانە بە تاوان کەمەکە، ئیمانەکە دابەزێ بە تاوان. هەموو تاوانانی کە باس کراون لە قورئان و لە فەرموودا، ئینسان کە بەرە ڕووی ڕۆی و یاخوا ئینسان سڵی نەشکێ لە تاوان. ئیتر پەنا بەخوا دەسەڵاتی خوای پەروەردگاری لەلا لاوازە بێت، کە خوای پەروەردگار دەسەڵاتی هەمیشە هەیە. ئەم ئینسانە بە بۆنەی گونا و تاوانەوە ئەم دڵی ڕەشە بێ، کە دڵ ڕەش بوو، ئەو کاتە پەنا بەخوا دڵی ڕەش ئەوەیە نەچاکە بە چاکە ئازانێت، ڕیش بە تیرۆرسی لە قەڵەمەدا، ئابا و نیقاب بە دواکەوتوی لە قەڵەمەدا. ئەو ئینسانانی کە ئەچن بۆ جەماعەت، ئەمانە پێیانڵێم گەمژانە چیانە لەمانە دوو لە ڕوو جەنابتان، کەوە ئەو پەڕی پیاوەتی و جوامێریە. لە هەمووشی خراپتر بۆ دابەزینی ئیمان مجالسة الطالحین، دانشتن لەگەڵ ئینسانی خراپە، لەگەڵ ئەو ئینسانەی بەرەوسەرەوەت ئەبا، بەڵام ئەم لا دنزمەکە، باڵانسی دنیایی بەرزەکاتەوە، بەڵام باڵانسی قیامەتی کۆتایی پێدێت. هەموو پیاوچاکانی پێشوو خۆیان لە زۆر بابەت پاراستووە، لە بابەتی ڕیاست و سوڵتە خۆیان زۆر پاراستووە، وتیانە ئێمە نامانەوێت تێکەڵی ئێوە بین هەتا ئیمانەکەمان لەدەست نەدەین، چونکە ئەگەر بابەتی شەرعی لەگەڵا نەبێت و قورئان و حەدیسی لەگەڵا نەبێت، هەر کەسێک تێکەڵی سوڵتە و دەسەڵات ببێت و بیەوێت بە دوای پۆستا ڕابکات، قەت یەر ناخوا بۆ کەسێک کە مسلمان بێت. باسی مسلمانەکەی خۆت لە بەرپرسیارەتی بپارێزە، چونکە بەڕاستیەکەی لە ڕۆژی قیامەتە نەدامەت و سەرکزیەوە. پاشان لەم مەجلیسا لەگەڵ کیا دانیشیتۆ؟ لەگەڵ کەسێکا دانیشی شەو ڕۆژ باسی ناموسی خەڵکەکە، باسی ئەوە کات چۆن فێڵی لە خەڵک کردو و پارەی خواردوون، باسی ئەوە کات چۆن بمانەوێت فڵان کەس بکەوێنین،
چۆنمانەوێ خراپەی بەرامبەر بکەین ماڵەکەی بخۆین لەگەڵمانە دانیشی لەگەڵ و پیاوا دانیشی کە هەڵە سێو دانیشیە سوێن بە شەرەف و تەلاقێخوا ئەمانەی زانانێکی خراپن لەگەڵ کیا دانیشی ئەنجا کۆمەڵێک دەجال چۆن بۆ خەڵکیان شوبهاندووە کە مادەم کاتی نوێژ لێ ناگرێت تاوڵەکردن ئاساییە دۆمینە ئاساییە شەترەنج ئاساییە کاتی نوێژ نییە تەبان دوای ئیشا تا بانگی بەیانی کاتی نوێژ نییە لەبەرەوە لە ئیمان و تەقواوە نییە و زۆرێک لەو دەجالانە خۆیان دۆمیناکەن قەت گوێت لێ نابێ فتوای ئەوە بدەن بڵێن حرامە چۆن بڵێن حرامە دوای لەسەر خۆیان نەکەوێت لەبەرەوە خۆتان بپارێزن بابەتەکە بابەتی تۆنڕەوی نییە وەرە وەکو یەکێک لە جومعەکانیش باسم کرد بڕۆ پرسیار لە خێزانەکەت بکە بڵێ پێت خۆشە لەم هۆدەی ئێمە 15 نەفەر جگەرا کێشێ کێ پێی خۆشەوە نێرگەلا کێشێ چەند کەس پێی خۆشە خێزانەکەی بەناوی ئەم پیاوانە بێت سمت و ڕانی ببینن چاوی لێداگرن داوای ڕقم تەلەفۆنی لێ بکەن چه پیاوێک کە خاوەنی غیرەت بێژی واکات ئیلا مەگەر کەسێک گۆشتی بەرازی خوارد بێت و لە ڕوویەوە چونکە لەناو بەرازە غیرەت نییە یان لە فڵانکە ئەو پیاوەکو بەراز وایە یانە پیاوە غیرەتی نییە لەبەرەوە ئێمە مادەم موسڵمانین با جوهدەکانمان بۆ خوای پەروەردگار بێت